من دون الله أروني ماذا خلقوا من الأرض. شەوی ڕابردوو هێزە ئەمنیەکانی قەواری ئیسرائیل هاوکات لە گەڵهاتنی هەزاران فەلەستینی بۆ مزگەوتی ئەقسا بە مەبەستی زیندووکردنەوەی شەوی قەدر لە چەندین شوێنی قودس و بەتایبەتی لە دەرگاکانی مزگەوتی ئەقسا ڕوبەڕووی هاوڵاتیان و نوێژخوێنان بوونەوە. باپیر ڕاگەیاندراوی ئیدارەی وەقفە ئیسلامیەکان سەرەڕای ڕێگرتنە توندەکانی ئیسرائیل 90,000 کەس بۆ زیندووکردنەوەی شەوی قەدر ئامادەی مزگەوتی ئەقسا بوون. هاوکات ڕێکخراوی مانگی سووری فەلەستینی ئاشکرای کردووە بە هۆی هێرش و پەلامارەکانی شەوی ڕابردووی هێزە ئەمنیەکانی ئیسرائیلەوە 100 هاوڵاتی بریندار بوون کە 30 کەس لەوان ڕەوانەی نەخۆشخانە کراون و یەکێکیان کۆرپەیەکی 1 ساڵە و 5 منداڵیشان. باپی زانیاریەکانی مانگی سوور لە ڕۆژی هەینی ڕابردوو تا ئێستا 300 هاوڵاتی فەلەستینی بە گولە و گازی فرمێسکڕێژی هێزە ئەمنیەکانی قەواری ئیسرائیل بریندار بوون. لەلایەکی دیکەوە هۆشداری دەدرێت لەوەی سبەینێ دووشەمە کە هاوکاتە لەگەڵ ڕۆژێک کە ناویان لێناوە ڕۆژی قودس جوولەکەکانی ئۆردوگاکان جارێکی دیکە و بە ژمارێکی زۆرترەوە هەڵبکوتنەوە سەر مزگەوتی ئەقسا. ڕۆژی قودس لای جوولەکەکان ساڵیادیە و ڕۆژەیە کە لە ساڵی 1967 قەوارەی ئیسرائیل قودسی خۆرهەڵاتیان داگیر کرد. لای خۆیەوە عیکریمە سەبری وتاربێژی مزگەوتی ئەقسا ڕایگەیاند داگیرکرد دەیەوێت حەڕەمی قودس لە مسلمانان چۆڵ بکات تا ڕێ بۆ هەڵکوتانی جوولەکە توندڕەوەکان بۆ سەر ئەقسا خۆش بکات، بەڵام ئێمە لە قودس دەمێنینەوە و ڕێگە نادەین بێ ڕێزی بە ئەقسا بکرێت. هەر لە سەرەتای مانگی پیرۆزی ڕەمەزانەوە گروپەکانی ئۆردوگاکان ڕایان گەیاندبوو کە 28 ڕەمەزان بە ژمارێکی زۆرەوە هەڵدەکتنە سەر مزگەوتی ئەقسا. لەلایەکی دیکەیشەوە لە کاردانەوەی ڕەفتاری هێزە ئەمنیەکانی ئیسرائیل بەرامبەر قودسیەکان لەسەر لە بەیانی ئەمڕۆوە 30 حاڵەتی ئاگرخستنەوە لە دانەوێڵە و زەویە کشت و کاڵەکانی ئۆردوگاکانی جوولەکەکانی هاوسنوور لەگەڵ کەرتی غازە بەردراوە. ڕۆژنامەی هەئارێت سیژنووسیوێتی دامەزراوی ئاسایشی سەرباسی قەواری ئیسرائیل حکوومەتی ئاگادار کردووەتەوە کە ڕێ بە هەڵکوتانی جوولەکەکان بۆ سەر مزگەوتی ئەقسا نەدرێت کە بڕیارە سبەینێ لە ساڵ ڕۆژی قودسدا ئەنجامی بدەن. بە پێچەوانەوە دۆخەکە زیاتر ئاڵۆز دەبێت و دوور نییە ئاڵۆزیەکە بۆ کەرتی غەزە و کەناری خۆراوەش سەر بکێشێت. ئەمە و پۆلیسی قەواری ئیسرائیل ڕایگەیاندووە کە سبەینێ دووشەمە ڕێبەیادکردنەوەی ڕۆژی قودسی جوولەکەکان دەدات و تا 7:30 شەو ڕێگەی دەرگای عامود لەسەر موسڵمانان دادەخات بە هۆی بە زۆر دەرکردنی دانیشتوانی گەڕەکی شێخ جەڕاح لە خۆرهەڵاتی قودسی داگیرکراو. ماوەیەکە گرژی و ئاڵۆزیەکان سەری هەڵداوەتەوە. جگە لەوەش هێرشی پۆلیسی ئیسرائیل بۆ سەر نوێژخوێنانی مزگەوتی ئەقسا گرژیەکانی لەو شارە پیرۆزە زیاتر کردووە. چەند ڕۆژێک لە ئەمەوبەر نووسەر و ڕۆژنامەنووسێکی بەریتانی ڕایگەیاندبوو کە بەهۆی ڕەفتاری داپڵۆسیێنەرانەی هێزەکانی قەواری ئیسرائیلەوە دۆخی شاری قودسی داگیرکراو لە کەناری تەقینەوەدایە و ڕاپەڕینێکی دیکەی جەماوەری لە دەرەوەی کەناری خۆرئاوە و کەرتی غەزە لە ئارادایە.